ئەوی ڕاستی بێتن تورکیا وەکو وڵاتێک کە با بڵێ ناسنامەی کورد ناناسێتن و لەو ماوەی ڕابردوو لە چەندین ساڵی ڕابردوو گەلێک پێشکەوتن ڕووی داوە لە با بڵێن لە بواری ئەوەی با بڵێن بۆ بەرژەوەندی کورد وەکو با بڵێن ستاتوی ڕۆژئاوا و هەروەها لە پێشووتریش ئەو هەرێمێکە دروست بووە لە هەرێمی کوردستان. تورکیا بە هەموو شێوە دژایەتی کردێ و لە هەولی ئەوەدا بووە تێشی بداتن. بەڵام لەوانەیە لە هەندێک بارودۆخان نەیتوانی بێتن ئەوە بەڕاستەوخۆ بیکاتن و بەڵام تر لەو ماوەی ڕابردوو دیتمان کە باڵێن لە ماوەی سەرۆکایەتی ئەمریکا ترامۆک و پاڵپشتێکی ئەردۆغان دەناسرا و گلۆپی سەوزی لە بۆ پێکرد بوو کە چەند شوێنێکی لە ڕۆژاوای کوردستان داگیر کرد هەروەها هێزی زیاتری هێنا لە بۆ باشووری کوردستان و وەکومە ناوچەکانی خواکوورک و هەروەها با بڵێن هەفتانین و ئەوانە بە پێی ئەو هەلوو مەرجە و خوێندنەوەمان بۆ ئەوە و بە تایبەتی ئێستاژ ئیدارەی نوێی ئەمریکا هێشتا نەکەوتۆتە خۆ لە هەمان کاتدا با بڵێن بارودۆخی عێراقیش کە گونجاو نییە کە حکوومەتێکی بەهێز نییە یعنی دوور نییە با بڵێن سەرشێشێکی ئەوالە بکاتن و هێرش بکاتن و هەیە هەڕەشەکانی خۆی جێبەجێ بکاتن و سوود لەو دەرفەتانە وەربگریتن بەتاکید ینی لە هەموو هێرش و داگیرکاریەکاندا حتا لە ناوخۆی لە باکووری کوردستانیش تورکیا پشتی بەهێزە کوردیەکان بەستەوە ئەوانەیە کە با بڵێن گرێدراوی ڕژێمەکەی خۆینە بە هەمان شێوە لە باشووری کوردستانیش سوود لەو با بڵێ هێزانە وەردەگری بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە بەداخەوە ینی کەوتۆتە بەشێک لە جێبەجێکردنی ئەزیندەکانی ڕژێمی تورکیا و ماوەیە کە ئامادەکاریش دەکەن بۆ ئەو هێرشانە لەو ناوچانەی کە با بڵێن کە لەسەر سنووری با بڵێن ناوچەکانی کۆی پێدەگوترێت هەرێمەکانی پاراستنی میدیا ئەوەی کە با بڵێن گەری لای لێ و پەکەکەی لێە بێگومان ئامادەکاری دەکاتن و ئەو ئامادەکاریانەش دەیەوێ هێزی زیاتریش ینی پاڵپشتی بکەن وەکو بۆ نمونە هاست سەردانی بەغداشی کرد ویستی پاڵپشتی عراقیش بۆ ئەم هێرشانە کە لە ماوەی داهاتوودا تەوەقع دەکرێتن هێرش بکاتن ویستی ئەو پاڵپشتی وەربگرێتن بەڵام پێدەچێ ینی با بڵێن حکوومەتی عراقی بەو شێوەیە نەبی کە بە پێی خواستەکانی تورکیا بجوولێتەوە و پاڵپشتی وێرەشانە بکاتن بێگومان وەکو باسم کرد ینی تورکیا هەردەم ئەو هەرێمەی ئەو ستاتیۆی کە هەیە لە باشووری کوردستان وەکو هەرێمی کوردستان اعترافی پێ نەکردووە دائیمان بە گەلێک شێوە ینی ناوزەندی کردووە هەندێک جار دەرێ با بڵێن دەرێ شیمالی عێراق هەرێمی شیمالی عێراق وەکو دێک کوزەی عێراق یان با بڵێن زۆر جار دەرێک لە دەستمان ڕۆیشت کاتی خۆی کە ڕێگاماندا ئەو جۆرە هەرێمە دروست بوو نەدەبواە ڕێگە بدەین لەبەر ئەوە مەسەلە بوونی پەکەکە نیە لێرە مەسەلە ئەو هەر ستاتیۆیەکی کوردی لە هەر شوێنێک بیتن دژایەتی دەکاتن ئینجا بە هەمان شێوە ئەو هەرێمی کوردستانیش کەوتۆتە ژێر مەترسێکی ئەو هەڕەشەیەکی گەورەی ئەو ڕژێمە لەبەر ئەوە ینی پێویستە بۆ ئەوەی ڕێگری لێ بکەین ئێمە هەمووکو هێزە کوردستانەکان هەموو پێکەوە یەک هەڵوێز بن لە دژی ئەو جۆرە هێرشانە لەبەر ئەوە پێویستە بەرەیەکی دروست بکەن بەرەیەکی یەگرتوو لە دژی ئەو هێرشانە چونکە بە نەمانی پەکەکە خوانە خواستە بە نەمانی پەکەکە لەو هەرێمانە هیچ شتێک نامینێ بە ناوی ستاتیۆ هەرێمی کوردستان و ئەوەی کە ئێستا دەیبینین و ئەو یارمەتی و ئەو دەعمەی کە با بڵێن تورکیا دەیکاتن یان ئێران دەیکاتن بۆ ئەو حیزبانەی باشوور تەنها بۆ یەک مەبەستە ئەویش سوود وەرگرتن لەو هێزانە بۆ دژایەتیکردنی پەکەکە و شەڕی پەکەکە بکەن ئەگەرنا وەکو هێزی کوردی یان با بڵێ ناسنامەیەکی کوردی بۆ هەرێمە تورکیا بە هیچ جۆرێک ئامادە نیە احتراف بەو زۆرە هێزانە بکاتن